منو عربي خليل بعيدة نزل ايدك تكس كردان ئەم دیمەنە دەرخەری ڕێژەی پێکهاتەکانە لە وەرگیراوانی پۆلیسی کەرکووک بە شێوەی گرێبەست کە تیایدا دەردەکەوێت کورد کەمترینیانە. ڕێبوار تەها ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی یەکێتی بۆ بەدواداچوون لەسەر کەمی ڕێژەی کورد لە وەرگیراوانی پۆلیس سەردانی بنکەی مەشق و ڕاهێنانی پۆلیسی کەرکووکی کرد. دەڵێت لە کۆی 2550 کەس کە وەک پۆلیسی گرێبەست وەرگیراون تەنها 350 کەسیان کوردن. زۆرینەی وەرگیراوەکان لە نەتەوەی عەرەبن، خەڵکی پارێزگاکانی تری عێراقن و لە سایەی ئیداری ئێستای کەرکووکدا کارتی زانیاریان بۆ دەرهێنراوە. ژمارەیەکی یەکجار زۆر لە عەرەبی شارەکانی تری عێراق وەرگیراوە لەسەر حسابی شاری کەرکووک. نزیکەی 650 بۆ 700 کەس وەرگیراون و خەڵکی کەرکووک نین کە ئێمە پێشووتر سەمان لەسەر تعریبێکی منەظەم کردووە لە کەرکووک و بە بەرنامەک شارەکە ڕوبەڕووی تعریبێکی گەورە بووتەوە. ئەمە یەکێکە لە بەڵگەکان کە بەسواسەوە سواس بۆ خوای گەورە کە ئەلێرە کەشف بوو کە بینیمان لە دامەزراندنەکەی ئەم پۆلیسی کەرکووکە چۆن 650 بۆ 700 عەرەبی شارەکانی تر هاتونێتە ئەم شارەوە و بەداخشەوە تەیسەکەنیان بۆ کراوە و کار ئاسانیان بۆ کراوە. چێ بە مەسوولە لەوەی کە ئەم کارانە کراوە ئەوە لایەنی حکومی و لایەنی پەیوەندیدار پێویستە تحقیق لەم مەلەفە بکەن. لەلایەکی ترەوە بە گوشاری نوێنەرانی یەکێتی لە پەرلەمانی عێراق بڕیار درا ئەو کەسانەی بۆ پۆلیسی گرێبەستی کەرکووک وەردەگیرێن دەبێ خەڵکی کەرکووک بن. ئەو کەسانەش کە ئێستا خراونەتە مەشق و ڕاهێنان هەستیان بەوە کردووە کورد کەمترین ڕێژەیە. هاتوونە تەقدیمکە ناومان دەرچێت لە شورتەی لە دەورەی ئیستیحالیان سەرمانگ دەورەی تەدریب دەست پێکە مانگونیە کە تقریبا جەماعەت زۆر هاتوونە بە شادی سێوە تەقدیمان کردووە. خۆی بێ شادی احتیاجیە بەس ئێمە شادی سێمانە جا 195 گشتی عەرەبن کورد و دیارە گشتی دیارە ئێستا سێرکەی 10 دانە 15 دانە دۆستەوە کورد و تورکمان بێوشتانە. جايت أقدم أصحاب استمارة على صفة هاتوون بۆ مەشق و ڕاهێنان پێشتر لە ڕێگەی ئەلکترۆنیەوە ناوی خۆم تۆمار کرد بۆ پۆلیسی گرێبەستی کەرکووک. لە پێشکەشکردنەکەدا ناوم هەبوو ئێستا هاتوون بۆ تەواوکردنی ڕێکارە یاساییەکان. شورتەکان ئەوەیە کە شادا بێت و کە خەڵکی کەرکووک بیت و تەواوەڕۆری. هەموو ئەم گەنجانەی لە بنکەی مەشق و ڕاهێنانی پۆلیسی کەرکووک وەستاون چاوەڕوانی ئەوەن پشکنینیان بۆ بکرێت تا لە چوارچێوەی وەزارەتی ناوخۆ بە شێوەی گرێبەست ببن بە پۆلیسی شاری کەرکووک. ئاسۆ ئەحماد، کورسات نیوز، کەرکووک.